سێبەری وشکە ساڵی و کەم ئاوی ئەم جاریان باڵی بەسەر سیەکانی شاری سلێمانیدا کێشاوە و هەناسی بەشێک لە دار و درەختەکانی پارکی ئازادی یەکێک لە هێما سەوزەکانی شارەکەی بەرەو زەربوون بردووە. بەوەی دابەزینی ئاسی ئاوی ژێرزەوی بیرەکانی پارکەکە بەشێک لە دارە بە تەمەن و مامناوەندەکانی پارکەکە ڕوبەڕووی مەترسی و شکبوون بوونەتەوە. بەپێی لێدوانی بەڕێوەبەری ڕاگەانی باخچەکان لە ئێستادا ناچار بوون ئەولەویەت بدەن بە ئاودانی نەمام و دارە بچووکەکان، چونکە بەرگەی بێ ئاوی ناگرن و مەترسی لە ناوچوونیان زیاترە. بەپێی تواناش دارەکانی تر ئاودەیری بۆ دەکەن. لەبەرەوەی ئاستی بیرەکانی پارکی ئازادی و باخچەکان و توانین بڵین ناوچەکەش بۆی کەمبارانی و تەواو دابەزیون و توانین بڵین زیانێکی زۆر بە سەرچاو ئاوەکان مانگەچۆک و بیرەکانمان، بەڵام لە ئاودان و لە خزمەتکردن نەوەستاوین، بەڵام ئەوەلیاتمانیاوە بەو نەمامانەی کە ئەمسان ڕێڕان واتە نەمامە تازەکان لەوانە سیزبوونێکی کاتی ڕووبات یاخود وشکبوونی و ڕێگوبات، بەڵام نەگەشتە نزبەیەکی لە ستاندەر لابات، چونکە کاتێک سەوزایی زیادەکەین ڕێژەی لە ڕێژەکان ێڵینەوە بۆ فەوتان بۆ وشکبوون بۆ لە ناو چوون، بەڵام سپاس بۆخوا نەگەشتە ئەوەی کە بڵێن چەند سەد نەمامێکمان وشک وایە ناوچوە، بەڵام لێرە لەوێ لەوان نەمامێت چەند نەمامێ وشک بوون ئەویش لە نەمامە تازەکانە نەوەکو ئەو سەوزانێک کە پێشتر ڕێنراون و چەند ساڵێکە خزمەتەکەی. لە لایەکی دیکەوە شارەزایەکی ژینگەی ئاماژە بەوە دەکات کە ئەم قەیرانە دەرەنجامی نەبوونی پلانێکی استراتیژی درێژخایەنە بۆ بەڕێوەبردننی سامانی ئاو. بە بڕوای ئەو دەبوو سیستەمی ئاودەیری مۆدێرن وەکو ئاودانی قەترا پەیڕۆ بکرایە. ئەگەر ئەم تەکنیکانە جێبەجێ بکرانایە دۆخەکە وا خراپ نەدەبوو. لە مانگی 6 کە سەرەتای ئاودانە ئەو کاتە من ئامارێکم وەرگرتووە سلێمانی ڕۆژانە پێویستی بە 1 ملیار لیتر ئاوە، لە مانگی 8 و 9 یاخود ئەو کاتێک کە زیاتر دنیا گەرمە بێ ئەو ڕێژەیە بەرزە بێتەوە بۆ 5 ملیار لیتر ئاو، کە ئێمە کاتێک باسەکەین 2016 یاخود هەژدە بوو، ئێستا ڕێژەی سەوزایی و بۆ نمونە چاندن و ڕواندن زیادیشی کردووە، کەواتە سلێمانی ڕۆژانە تەنها بۆ پارک و بلوارەکان پێویستی بە 5 بۆ 6 ملیار لیتر ئاو هەیە. بەم شێوە تەقلیدیە. من دڵنیام ئەگەر بکرایە بە سیستەمێکی ئاودێرانی سەردەمیانە ئەو ڕێژەی باواسێ بۆ 150 دابەزیە و ئەگەر باتە حکوومەت و لایەنە پەیوەنددارەکان سوودیان لە پاژماوەی ئاوی شاری سلێمانی ببینەیە کە لە تانجەرۆ بە خەسارە ڕوا، من لەو باوەڕێم ئەو کاتە ئەو ڕێژەیە بۆ لە 125 دابەزی، کەواتە کەمترین ئاوی سازگار ئەخرایە ژێردار بن. نەخێر من ئەوەی کە بیستومەوە ئەوەی کە ئاگادارم بە هیچ شێوەیەک نەتوانراوە ئەو ئاوا جارێکی تر وەربژیرێتەوە تەنها بۆ دار و بڵێن درەختەکان یاخود پارک و بلوارەکان سوودی لێ ببین. قەیرانەکە تەنیا تینوێتی زەوی و دارەکان نییە، بەڵکو تینوێتی ئاوی ژێرزەوی و سەرزەویشە. پاراستنی ئەم سیە سەوزەی سلێمانی و سەوزایی و دارەکانی تریش پێویستیان بە پلان و ئاوی زیاترە کە لە ئێستادا نییە. بۆیە تاکە فریادڕەسی ئەم دۆخە خودای گەورەیە تا لە وەرزی بارانبارین دڵی وشکی ئەم خاکە تەڕ بکاتەوە. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.